بەڵازان خۆشەویستانمان لە تەوەری دومی بەرنامەکەماندا لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویست دەبین باس لە ئارامی دەروونەکەین. یەکێک لە وێزگەکانی بەدەستهێنانی ئارامی دەروون گەشتکردنە. زانی گەشتکردن تا چەند ڕۆڵی دەبێت لەسەر ئارامی دەروون، لەسەر ئەوەی کە ئەو هیلاکیتی و ئەو ناڕەحەتی یاخود ئەو پەستانە زۆرێک کە لەسەر دڵ و دەرومان هەیە، چ بەهۆی کارکردنەوە بێت، چ بەهۆی هەر هۆکارێکی دیکەوە بێت، یاخود زۆرجار لە دەستدانی کەسێکی ئازیز دەبێت هۆی نائارامی دەروون. زۆرجار پسپۆڕانی بواری دەرونی ڕێنمونی دەکەن کە گەشت بکات یان بۆ زۆر بابەتی دیکەی دەرونی گەشتکردن یەکێکە لەو ڕێگانەی کە ئارامی دەرونی بەدەست دێنێت. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین زیاتر لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک کارزان جەوان ماستەر لە دەروونناسی. کاک کارزانیان خۆ بەخێر بێ. بەخێر بێ خۆسەر چاوت. دڵی خۆمان پێشترم وت سلاوانێ زۆر لە بینەر بڵێ موچە و وەزمان زۆر باشە تا گەشت بکەین وانە. بەڵام بۆ خۆی هەر گونجاندنێکە بە یاخود دۆخی ئابووری بەڕادەیەک خۆی مەرجنیە پارە زۆر سەرف بکەیت. ڕاستە لا هەنێک کەس ئەوە مەرجە بەس بەڕاستی مەرجێکی دروست نییە. ڕاستە. ئارامی دەروون ئایا ئەم مێزگەیە گەشتکردن دەبێتە مای ئارامی دەروون؟ لە ڕاستیە بە پێستاندا تازەکانی دەروونناسی یا ئەو پسپۆڕانی کە لەوای دەرونیا ئیشەکەن گەشتکردنێکە لە بنەما سەرەکیەکان یا لە کۆڵەکە سەرەکانی تەواوبوون یا کامەڵبوونی کەسایەتی مرۆڤ و هەر مرۆڤێک دووربێک لەم نەشاتە دووربێ لەم چالاکیە بۆ ژیانی خۆی ناکرێت لە ڕووی دەرونیا بڵێ کەسێکی پێرفێکتە و بێ موشکیلە. چونکە ئینسان جگە لە جەستە جگە لە عەقڵ هەست و ویژدانی هەیە کە ئەو هەست و ویژدانە زۆر جار پێویستی بە سەفەر و گەشتە بۆی جێبەجێ کات تەطبیقیکە کەواتە چۆن ئێمە پێویستمان بە خۆراکە بۆ جەستەمان پێویستمان بە گرنگیدانە بە دەروونمان بە هەمان شێوە پێویستمان بە گرنگیدانە بە لایەنە تەرفیه و ڕۆحیەکەی خۆمان کە ئەویش خۆی لە گەشتکردن و سەفەرکردن و جۆرە لە دوورکردنەوە لەو واقعە ژیانی کە خۆتی تایە ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێت. لەبەرەوە بە تاکید گەشتکردنێکە لە بنەماسەرەکانی کامەڵبوونی کەسایەتی مرۆڤ یا کە کامەڵبوونی دەرونی مرۆڤ. مامۆستا کارزان گەشتکردن باس لە گەشتکردنەکەین مادەم بۆچی گەشت بکەین یەکەم و ئارامیمان باس کرد ئەمە بەشێکی دەرونیەتی بەڵام لایەنەکانی تری سەفەرکردن بۆ چی شتێک باشە؟ تاپسایك زۆر جوانە بەداخۆ ئێمە هەتا ئێستا سەقافەتی گەشتکردمانیە بەڕاستی و زۆرمان نازانین بۆچی ئەچین و ئەگەر بزانین بەڕاستی لەوە چ هەدەفەکەمان هەدەفێکی دروست نەبێت زۆرمان لەوە چێ لەبەر لاسایکردنەوە بچین زۆرمان لەوە چێ لەبەر قسەی خەڵک بچین زۆرمان لەوە بۆ عەرزکردن و خۆدەستن بەڵام لە کاتێکا هەدەفی سەرەکی کە ئێمە سوڵانی دەرونی قسەی لەسەرەکەین لە مەسەلەی گەشتکردنە دوورکەوتنەوەیە لەو جەنجاڵی و ئاڵنگی و ئاڵۆزی ژیانی خۆت لەو خێزانی مەسەلەن تۆ لە شوێنەکە کارەکەی بەردەوام ڕۆژانە کارەکەیت مەسەلەن لە جۆرە لە ژنگەیەکی ئاڵۆز و قەرە باڵغ و ئیتر هەومان ژیانەکە ئەزانین چۆنە هاتن دەرو لەو وەزعە لەو ژیانە لەو بارودۆخە ئەگەڵواکی کاتیش بێ زەورە بۆ ئینسان لەبەرەوە هەدەفی سەرەکی گەشتەکە یا سیاحەتکردنەکە بەڕاستی ئەوە بێت کە تۆ دوورکەوتۆ لەو بارودۆخە. بەداخەوە وەکوتم ئێمە سەقافەتی گەشتکردنی یا ڕۆشنبیری گەشت و گوزاریمان نییە بەداخەوە ینی زۆر جار هەیە کەسەکە پێشوەی بڕوا ئیسراحەتتر بوو یان کەیەتەوە هیلاکترە ماندووترە ئەجا کۆمەڵێ گرفتی دەرونیتر بۆ خۆی دروست دەکات مەساڵێ خۆزگە ئەوە لەوێ هەیە لێرە هەبووە یا بۆچی ئەوانوان ئێمەوان یعنی کۆمەڵێ بادۆ بۆ خۆی دروست دەکات کە گەشتەکەی نەکردایە باشتر بوو. لەبەرەوە زۆر گرنگە کە تۆ سەرەتا توێ گەشتێ بکەی هەدەفی سەرەکی خۆت یەکلاییکە تۆ کە بۆچی ئەچی بەڕاستی کە تۆ بڕیارە دابچی بۆ گەشت کۆمەڵێ ڕێکار و هەنگاوی تایبەتی هەیە کە بگی دەبەر بۆی بە تەواوەتی چێژ لەو گەشتە وەرگریت نەوەکو وەکوڵێن نەتوی نەچوونم باشتر بووی ئەی زۆر جار هەیە بەداخەوە من هەر هاوڕێی خۆم مەسەلەن گەشتی کردو دوای هاتووتی وەڵڵی زۆر هیلاکەم یعنی هەستەکەم لێرە ئیسراحەتتر بووم و گەشتەکەم زۆر ئاڵ زۆر ناخۆش بۆ لەبەرەوەی بەرنامە و پرۆگرام و مەبەستی گەشتەکەی دیاری نەکراوە نەیزانێ بۆچی ئەچێت لەبەرە زۆر گرنگە ئێمە هەدەفی سەرەکیمانەوەی کە بە ڕاحەی نەفسی بێت هیچی تر نەبێت و ئەو شتانەی تر بەجێ بێڵین. من هەمیشە وتمە بەڕاستی تۆ کە بڕیادا گەشتکە یەکەم شت ئەوەیە کە ئەبێت لێرە کە ڕۆیشتی لەو شوێنی خۆت کە ڕۆیشتی هیچ شتێ بڕای خۆت بەجێ نەهێڵیت کار و کەسابەتەکە و تەرتیبکەی بە کەسێکی ترە بە ئیجازێ بە هەر شتێکی ترە خێزانەکە لەگەڵ خۆتە ئەبەی ئەمەی تەواو کێشەی خێزان نامێنە بەڵام بەداخەوە زۆر کەس دەبینین لە گەشتەکەش هەیە خەیاڵ لای ئیشەکەیەتی لای کارەکەیەتی لای شوێنەکەیەتی کە ئەمە بەڕاستی هیچ چێژە نابین لە گەشتەکە و لە ڕووی دەرونیەوە زۆر جا گرفتیشی بۆ دروستەکانەوە کە سوودی هەبێت.
ڕاستە کاکارزانێکێک لەو شتانی کە لە گەشتا هەیە خۆم وە تێزکردنی خواردنی وڵاتی ئەمەش بۆ خۆی کاریگەری بێ لەسەر دەروون یان پێت خۆش ئەمە ئانیشتی دیکە تاقی بکەیتەوە لە ڕاستیا بڵێ تۆ کە گەشتەکەی بۆ هەر وڵاتێ بۆ هەر شوێنێک یەکەم شت کە حەسەکەی تێکەڵی بی کولتور و عادەت و خواردن و جۆری ژیانی و کەسانەیە تۆ گەر بۆکی کاتیش بێت ئەو شتە تاقیکەیتەوانە و مەسەلەی خواردن یا چێژبینی لەو شتانی کە لەوێ هەیە کە لە بەسەسەرەکانی گەشتە جا من هەمیشە ئاڵێم بەڕاستی گەشتکردن گرنگ نییە چەند پارە سەرفەکەی گرنگەوە چۆن سەرفیەکەی گرنگەوەش بە چیا سەرفەکەی لەبەرەوە گرنگە تۆ کە گەشتەکە دەکەی یعنی ئامادەیەوە تیا بێ بەڕاستی بۆ نەفسی خۆت بۆ ئەو شتی کە بەینە سەرفیکەی بەڕاستی چۆ تۆ کە بڕیادا گەشتکەی گەشتکردن ئوستاز لە هەموو دنیاە هینێکی نییە مەسەلەن تۆ بودجەیەکی تایبەت بۆ تەرخان کرد بەڵکو بە کراوە بێت چکە زۆر و گەشتی زۆر جار شتێکێتە بەدەمن کە لە بەرنامەی تۆیانە بۆ زەڕورە بیبینی یا بەکاری بێن یا بیکڕی یا شێک لەبەرەوە مەسەلەی خواردن و مەسەلەی شۆپینگ بازارکردن کە لە بنەماسەرەکانی گەشتکردن کە ئینسان نابێ خۆی لێ پارێزێ بەڕاستی و بە پێی توانە بەپێ ئەوەی کە ئیمکانی کە هەتا تێکەڵی و بارودۆخە بیت و سەر و دەرکەی لەگەڵ ئەو بارودۆخی کە لەو شوێنەیە هەیە وە شتێک تر کە زۆر گرنگە بەلای منەوە بەڕاستی بێ زۆر ئاماژەی بێت کە ئێمە هەمیشە کە باسی گەشت دەکەین یەکسەر مەسەلی پارەکەیتە خەیاڵمان بەڕاستی زۆر جار جۆرن لە ناتێگەیشتن هەیە چونکە مەسەلەکە پەیوەندی بەو پارەیە کە سەرفیەکەی ئەوەندەی پەیوەندی بۆیە کە لەکوێ سەرفیەکەی بۆچی سەرفیەکەی جا حاڵی ترێک کە ئێمە باسی گەشت دەکەین یەکسەر خەیاڵمان بۆ کە بچینە وڵاتێکی تر مەرج نییە ئوستاز تۆ بچتە وڵاتێکی تر ئەجای پۆلبەندێکی بۆ بکەین بەمە بڵێن گەشتی بچووکمان هەیە گەشتی گەورەمان هەیە بەم شێوازە لە ڕاستیە شتێک بەو ناوە نییە بەڵام ئەتوانین بڵێن گەشتی ناخۆیمانە گەشتی دەرەکیمانێ من لە ڕووی دەرونیەوە حەزم قسەی لەکەم چکەوە پسپۆڕی منە یعنی تۆ کە ئەتەوێت لەم بادۆخی خۆت لەم ئیشکرد مەسەلەن تۆ کەسێکی لە دایرێکە لە کۆمپانیاکە لە شوێنێکا دەوامەکەیت مەسەلەن جومعان و شەمان لە ماڵۆیت جومعان طبعا بۆ خەو بەکارێنی شەمان لەوە سێشتە بازار و هەنێ ئیشی ڕۆژانە بێ ڕۆژەکانی تر لە ئیشکردنی ئەمە جۆرێ لە ڕۆتین لە حیاتۆ دروستەکە جۆرێ لە مۆد دروستەکە یعنی وار لێ تۆ مۆدی خەوتن هەیە مۆدی ئیسراحەت ئیشکردن هەیە مۆدی چونە بازار هەیە ئەم سیانێ ئەمە جۆرێ لە ئۆتۆماتیکی لە ژیانی تۆ دروستەکە واد لێکات جۆرێ لە ئابێتە ئالەت یعنی ژیان زۆر ناخۆش هەمومان نەزانین زۆر کەس دەڵێ زۆر بێزاو لە مۆزعە من بەردەوام ئەمە دووبارە بێتەوە لە ژیانی منە جا گەشتکردن ئەو ئەپچڕێنێ ئەو بازنەیە واد لێکات ئەو جۆرە ڕۆتینی ژیان ئەپچڕێنێت ئەستە دەرەوانەی ماوەی لە گەشتێکە بی لە شوێنێکە بی لە لادێکی دوورە دەستە بێت چکەوە زۆرێکە لە گەشت بەڕاستی شوێنێک مهمە دوور بێ لە ئیش و کار و شتەکەی خۆت ئەم پچڕانە ڕوات کەم پچڕان ڕوویە دوایی کە هاتی تەوانێ جۆرێ لە تازەبوون لە ئیشەکەدا ڕۆیان یعنی هەستەکەی تازە ئیشەکەت یا کاتێوێت تایید ئەو ڕۆتینە ناخۆشی کە باسمان کرد لەبەرەوە گرنگە بەڕاستی ئەچی بۆ کوێت گرنگەوەیە کە خۆت بڕیار بی چێژ لەم گەشتە وەرگریت و مەبەستی گەشتەکەت ئەوەیە کە واز لەو هەموو ئاڵۆزی و جەنداڵی ژیان بینی تو شتە بارودۆخێکەوانێک کە جۆرێ لە ڕاحی نەفسی بۆ دروستکە ئوستاز یعنی من نەمیشوتم یعنی تۆ توانیت بەڕاستی بە پارێکی زۆر کەم گەشتێکی زۆر خۆش ئەنجام بدی یعنی تۆ توانیشتە لە لادێکی دوورە دەسە توانیشتە شارێکی تر لە شارەکانی نزیک خۆمان یعنی بۆ ماوەی هەفتەیە 4-5 ڕۆژە لەوێ بیت هەم دوورەکەی تۆ لە بارودۆخە هەمیش جۆرێ لە شتە بینی هەچەندە لەوە چێ لە ڕووی کولتور و جیاوازی نەبێ بەڵام لە ڕووی جۆری ژیانەکەەوە یا لە ڕووی گرنگی نا بە ژیانی خۆت تۆ بە نەستە لادەیەکەوە هەفتێک بڕیارێک کە لە شوێنە بمێتەوە بۆ خۆت لەگەڵ خێزانەکەتە ئەمە جۆرێکە لە خۆشی جۆرێکە لە چێژبینین یعنی گەرە گرنگ نییە گەشتەکە تۆ بێ هەر پارێتی یا سەرفکەی یعنی بەدا خۆی مەڵێن هەتا گەشتەکەمان دوورتر بێ هەتا پارێ زیاتر تیا سەرفکەی ئەو گەشتەکەمان گرنگتر و خۆشترە بێ کەەوە بەڕاستی بۆچونێکی هەڵێ بە بچووی من کارزان پێت باشە تۆ گەشتێک نەکرێت یان ئەوە تا ئەوەی کە لە مەسلەی پارەیە ئەوەندە بیری لای ئەوە نەبێت ئەوە چەنە کاتووە بە حسابی کەم و پارە کەمتر سەرف کەم و ئاتۆزێک خۆی هەر ئەمە بۆ خۆی گری دەرونیە هەر دەرونێ ئەر ئەوەیە گرفتەکانە شۆ هەر لەوانەیە خەو لێ نەکەی لە گەشتەکە تا مڕۆنە پارەم سەرف کرد تا چەند گرنگە یان هەرمیکە یان کە کردە ینی ناڵە زیادە مەسروفی تیا بکە بەڵام ینی پڕ بە پێستی خۆی یعنی بەدەری یا نایکەیت گەشتەکە یا کە کردت بەڕاستی کۆمەڵ شتێ لەبەر چاوت بێت یعنی وەکو جەنابەت باسی کرد ئەو بە فلانشت بەوە نێو لێوێ بەوە نێو ئەچ لە دوکانتر بە هەرزانتر بوو یا لێرە بۆچی ئەوە گرانتر یا دۆلا لێ گۆڕیمەوە بۆن لێر یعنی ئەم زۆرە بیکردنەوەوانە چێژی گەشتەکەژێت یعنی وا دێکات کە لە بادۆخێکابی هەمیشە خەریکی لێکدانەوە و زەرب و تەقسیم بیت کاتێ زان گەشتەکە تاوە چێژێک لێ نەبینیوە هەڵێکتر کە بەڕاستی زۆر خەڵکێکا بەڕاستی مەسلەی مەشغوڵبوونە بە
مۆبایل و کامێرە و تەسویرەوانێ یعنی ئێمە زۆر جار لەگەڵ برادران گەچونە گەشتێک من بە هیچ مۆبایل بەکارنانم ڕێک چێژ لە بادوخە بەڕاستەوخۆ ئەبینم چونکە ئەو چێژەی ڕاستخۆی لە دوای لە ڕسمەکانە چێژی نییە بەڕاستی ڕاستە بۆ یادگاری خۆشە بەڵام ئەو چێژەی نییە برادرمانە بە هاتوونەوە تومە بیرتە چوینە فلان شوێن نازان کامەیە ئەکسەی مۆبایلەکە جای بینیوانێ چکە بۆ ئەوەنە مەشغوڵی جۆری تەسویر و لەم گۆشەیەوە جوانە و بە ئەمە تەسویرکەین و بە ئەمە بین وای لێ گەشتەکەی ئەڕوا دووکاری زان گەشتەکەی تاوی چژی لێ نەبێت بەشێکی زۆری هەمووشمان بۆ خەڵکیش هەمووی بیبینێ چینێتە ئەو شوێنە ڕاستی ئەخ ناڵێکم جا باسمان کردی زۆر جا بەڕاستی هەدەفی سەرهی گەشتەکەمانەوە کە خۆمە عارفین بۆ خەڵک ڕاستە کەەوە بەڕاستی بۆ چونێکی هەڵەیە بۆ پێم وایە هەوڵ خەڵتان دنا چونکە ئەوەی تۆ توانانی بیکە خەڵک جوانە بیکات خۆی ئەوەی کاگازانەوە شوێنمان نەبینی و هیچمان گەشتکردن سەقافەتی خۆی وساز بەڕاستی وە گەیشتن بۆ سەقافەتەش کاتی زۆرەوێت هەرچەنە لەوە چێ ئێستا باشتر بێت لە پێشتر خەڵک دنیای بینیەوە شتی بینیوە بەڵام هەدەفی سەرگی گەشتەکەمان بەڕاستی بۆ بێت کە چێژ وەرگرین واز لە هەموو شتێکی تر بێنی بەداخۆ زۆر گەزێ لە شوێنی گەشتەکەی لە وڵاتێکی ترە کابلی گرۆت لە کۆمپانیاکەی لە ئیشەکە بزانین شەکانی چۆنە ڕوا مەسەن کارمەندەکان لە ئیشن ئایا مناڵەکانی لە شوێنی باشن یعنی ئەمە چێژەکە ئەکوژێ بەڕاستی وە گەشتکردن تۆ لەوە چێ لە ژیان تامێ بۆ یەک جار بشتەوە شوێن جایتر نەچیتەوە بۆت نەگونجێتەوە لەبەرە هەوڵ بە زۆرترین چێژ بینێ لە گەشتەکەت هەموو شتەکانی تر وەلا بنێ مامۆستا کارزانێکێک لەو هەڵانەی کێبەنجامین ئامانجمان نیە لە گەشتکردن نازانین چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین خۆشت باس لەوە کرد کە ئامادەکاری بۆ گەشتکردن زۆر گرنگە ئەو ئامادەکاریانە چین کە کەسێک پێشەوەی گەشتەکە ئەنجام بدە خۆی بۆ حەزر بکات بەڵێ زۆر گرنگە بەڕاستی پلانی گەشت کە ئەمە لەوە چێ جۆرێ لە جۆرەکان پەیوەندی بە لە دەرونیەکەوە بێتەوە جۆری لە پەیوەندی بە بارودۆخ اقتصادی و چوزان تەندروستیەکەوە بەڵام پەیوەندی بە بارودۆخ تەندروستیەکە بەڕاستی تۆ بێت لە گەشتەکەی پێش ئەوەی بڕۆیت پلانی تەواوت هەبێت و ڕۆژەکان دابشکەی بەسەر شوێنەکانە و چۆنێتی مانەوە لە شوێنەکان و ئیش و کارەکانت لێرە بەڕاستی جێبەجێ بکەیت بردنی ئەو پێداویستیانەی پێویست بەڵێ ئەو شتانەی پێویستە کە تۆ بەداخۆ ئێمە زۆر جارە بینین چنە گەشتێکی کورت بەڕاستی جانتاکی گەلەگە خۆمانامی کردەوە چ بەحاتی بەکاری نوشتین کە تیادی لەبەرەوە بێ هەوڵ بین کەمتری شت بەرین چونکە هاوچۆپێکردن بە شتەکان ئیزعاجە خۆی و خۆشمازای لە گەشتە ئەوەی زۆر گرینگە پێت بێت ڕاستی پارەیە و پاسپۆرتە یعنی ئەوان تر نێتوانین بە پارە بیکڕی لەبەرەوە ئەوە بەلاتەوە گرنگ بێت ئەوەی بەلامەوە زۆر گرنگە من بەڕاستی کە تۆ ئەم شوێنە بەجێ هێڵیت ئەبێت هیچ قەلەقی لەلای خۆتۆ بەجێ نەهێڵیت مەسەن لە شوێنی ئیشەکەی ئەبێت شوێنەکە ئیشەکە تەرتیب بکەیت نەوەکو بڵێ لەوە چ تەلەفۆنم بۆ بێ نابێت ئەنتەرنێتم بێ دائما خەتم هەبێت لەوە چ لە ئیشەکەمەوە تەلەفۆنم بۆ بکەن یا کەسێ لە جێی خۆ دانەی بەخوا لەوە چ نەتوانین ئیشەکەم بکەم ئەم جۆرە قەلەقیە چێژی گەشتەکە لە ناوە بات یا مەسەلەن نەخۆشەکە شتێکی ئەبێت تەرتیبیکەی وەڵحاصل کە تۆ ڕۆژتی بۆ گەشتەکەت ئەبێ هەموو شتەکان دوای خۆ بەجێ بێڵی وە قەنەعەتیش دوا بێ کە هیچ شتێ ڕوو نایەتایی دەوانێت ئەوە زۆر مهمە بەڵام تۆ بە قەلەقی بڕۆی بە جۆرێ لە شڵەژان دڵاوی دەرونیەوە بڕۆی بەڕاستی چێژەکە نابینین مەجبوری لەوێ زۆر کەس لە من کەسێکم لە ئیش بخۆم بەخوا سیقم پێینە لەوە چێ ئیشەکەی من نەکە یا لەو چێ ئیشەی پێم سپار و جێبەجێ نەکە ڕاستیا بێ پێشەوەی گەشتەکەت ئەمانە تەرتیبکی لە حیاتی خۆتە بۆی چێژی تەواوەتی بینی لە گەشتەکەت چکە تۆ کە پارە سەرفەکەی جۆت سەرفەکەی کاتی خۆ دەکوشیت بۆچی چێژ نەبینی لە گەشتەکەت خۆی کاکەرزەم بەدەر لە گەشتی سیاحی و ئەوەی بینینی دیمەنی جوان گەشتی ئاینیشمانێک گەشتی عومرە و سەردانیکردنی شوێنە ئاینیەکانە تقریبا پێرێ بوو قسەم لەگەڵ کەسێکا کرد کە لە حەج گەڕاوەتەوە ئەویت زۆر وڵات گەڕاون سویسرا ئەڵمانیا نازام کوێ هەمیشە لە گەشتەکانمان دەروونم کابرای کەسێکی زۆر مولتەزیمە ئەی دەروونمە لای ئەو من خۆی گەورم پارەی پێم باشە بۆ حەج ناکەم ناچمە حەج ینی هەر دەروونم لای دڵم لای ئەوە بوو الحەمدولیلاوەتی ئەم ساڵەوە بەنسیبم بوو جا بەسم چیە هەندێک کەسەیە کە ینی دڵی دەرونی وابەستەی ئەو شوێنانێ ینی لا نابی لە حەزەکە گەشتی ئەوەشکە بۆ خۆی مەژەر کاریگەی لەسەر دڵ و دەرون لە ڕاستیا گەشتی ئاینی لە ڕوو ڕۆحیەوە زۆر گرنگە بۆ ئینسان و هەمیشە ئینسانێکی متەدەین جۆرە لە گرەی دەرونی هێتا ئەو شوێنە ئەبینێت ئێمە هەوڵمان کە موسڵمانی یعنی ڕۆژە ڕۆژە تەمە ناکەین بچینە ئەو شوێنە و هەتا نەچین جۆر لە شڵەژانی دەرونیەکەمان هەرتی ئامێنێتەوە کەسی ئەڵێ بە دوو بار و سێ بارە بڕۆمەوە بەڵێ بێگومە یعنی زۆر کەس هەیە وەکو بەڕێز باسی ئەڵێ هەموو دنیایان بینیوە دنیا پارەم سەدەت بەڵام ئەوەنەی لەو ماوەی لەو شوێنە بووم ئەوەنە لە ڕووی دەرونی و ڕۆحی و تەڵانەوە پەیوەندی بە شتە ڕۆحیەکەوە هەیە پەیوەندی بە پەیوەندی خۆت و خواوەیە کە ئەتەوێت جۆرە نزیبوونە بێت لەبەرەوە لە ڕووی ڕۆحیەوانی ئەو گەشتانە زۆر گرینگە و پێم وایە مرۆڤ لە هەر دینێ بێ بەڕاستی پێویستە پابەند بێت
بەو ئادوونێن کە لە دینەکەی هەیەی و ئەوانی کەلی داواکرێت چکە لە کۆتاییە ئەمە ئینسانی لەسەرم زەویە بۆ خزمەتکردن بۆ هاوکاری بۆ ڕێز و خۆشەویستی دروست بووین ڕاستی لەبەرەوە تۆ کاتەوێت گەشتێکی ڕۆحی بکەی یا گەشتێکی ئیمانی بکەی ڕاستە لەوێ چێژە بینی لە ڕووی ڕۆحیۆمانە بەڵام دوای ئەوە گرینگە ئەم گەشتە بێتە دەرسێ بۆ تۆ بێتە کەسێکی یعنی زۆر کەس دەبین بەڕاستی کێتەوە لەو حاجیا لە ئەمڕە زۆر تەسیگات لە ڕووی کەسایەتی زۆرە گۆڕێت یعنی ئەبینیت بۆتە کەسێکی زۆر تایبەت زۆر جێمتمانە یعنی زۆر گرنگ ئەوان تەسیرمان تێ بکات بەڵام بە گشتی ئێمە پێشمان بە هەموو گەشتێک هەیە و ئەبێت لە ژیانمانە بەڕاستی بەدای بۆ دانێن ناکرێت گەشتکردن بەشێ نەبێت لە حیاتمان بەشێ نەبێت لە ڕۆتینمان کازم پلانی ئابووریشی بۆ دابنی یعنی تۆ لە کۆی ساڵەکەیە شتێکی بۆ دابنی بووی کە دابنی کە گەشتەکەی من پێم وایە هەر کەسێکە بیەوێت یعنی گەشتکردن خولەز نییە بەڕاستی وەکو بەڕێز باس کرد یعنی ئەگەر موچەخۆرێکی بەسیتیش بیت تۆ مانگی 50,000 ساڵ لا بنیت لۆچە بە 2 ساڵ توانین گەشتێ بکەیت بە 2 ساڵ 3 ساڵ جارێ بەڵام بەداخەوە هەیە 40-50 ساڵە مۆزەفە نەیتوانێت گەشتێ بکات کە پێی ئەڵێن نەمتوانن بەڵام کۆمەڵشی تری کڕیوە 10 سیاری گۆڕیوە 4 خاونی گۆڕیوە یعنی بەڵام مەبەستەکەوەیە کە ئێمە سەقافەتەمان نییە یعنی ئەبێ ئەو سەقافەتە بڵاو بێتەوە کە گەشتکردن بەڕاستی بەشێکە لە کامەڵبوونی کەسایەتی ئینسان ئەو بیرکەوتەوە خەڵکی واناسم بەر ماشەڵڵا دنیاپارەی کۆ کردوەوە بەسەر کوردستانی بین لە ماڵت هەیناوە پارەکە بەڵە زۆر هەیە نزیکی خۆشمان بەڕاستی زۆر دۆڵەمەنە لە ڕیمکانیەتەوە بەڵام تا ئێستا نەیتوان سوار تایارە بێت هەڵێ ناتوانم یا ئەڵێ حەزم لێ نییە ئەڵێ کورە سیارێ بکڕمەوە باشترە لەبەرەوە سەقافەتی گەشتکردن بۆ هەموو کەس نییە بەڕاستی هەموو کەس ناتوانێت ئەو هەستی لا دروست بێت کولتوری وڵاتی ئێمە خۆزت دواکەوتووە یعنی لەو بەڵێ بێگومان بەڵام باشترە لەوتە جاران ینی مشکلەکە ئەوەیە ئێمە لە سەردەمێکا تووشی ڕکود بووین وستاسی ینی هەمیشە لە هەموو بارەکانە هەر لە پەروەردەوە هەر لە گەشتەوە هەر لە اقتصادەوە یعنی لە هەفتاکان و هەتا نەوەکان جۆرە لە ڕۆشنبیری زۆر هەبوو لە بەتایبەتی لە کوردستانە مەزە خەڵک گەشتیەکرد من خەڵکم بینوە لە ئەستەمبول شوقەیە بووە یعنی گەشتکردن شتێکی ئاسایی بوو بەس لە دوای نەوەتەکان هۆی بادۆخە ئابوووریەکەەوە ڕکود دروست بوو یعنی خەڵک وازی لە هەموو شتێنە بەس نانی هەبێ بیخوات لەبەرەوە ئەو جۆرە ئەو گاپێک کە دروست بووە لەو 20 ساڵەیە با بڵێن کاتیە تاکو تێپەڕێنین ئینشاڵڵا هیوادارم هەموو کەس بتوانێت بگاتەوە ئاستی کە بتوانین گەشت بکات چکە بەڕاستی گەشت جۆرێک ئەو کۆتمان لە کامەڵبوونی کەسایەتی مرۆڤ و گرنگ نییە بەڕاستی چەند سەرفەقی یعنی بەداخەوە بێ و بزانین کە پارەکە زۆر مهم نییە کە سەرفێکی زۆر جار بە پارەی کە متوانین گەشتێکی زۆر خۆش بکەیت بەڵام گرنگە پلانی تایبەتمان هەبێ بووی و پلانی دێشخایەنمان هەبێ بووی و وا بکەین لەو کاتێک کە لە گەشتەکەی این چێژ وەرگنی لەو شتێکی ئەمانەوێت پێم وایە دووشت زۆر کاریگەری هەیە لەسەر ئەزمموی باش بۆ مرۆڤ یەکێک لەوانە کارکردنە کە تۆ تەبیعەتی جیاواز و هەندێک لێ هاتووی فێرەبی لە کارە دومیان گەشتکردنە لەبەری تۆ کللتوری جیاواز هەندێک شتی جیاوازە بینی لە وڵاتانی تر کە لای خۆت نەبووە و تاز عادات و تەقالیدی هەندێک وڵات زۆر سرنجڕاکێشە جیاوازە لەوەی خۆت ئەمە زۆر شتت فێرەکە مەبەستەکەی من لە پرسیارەکەم ئەوەیە کە پێویستە سەفەر یان گەشتکردن چیمان فێر بکە و چۆن سوود لەو ئەزمونانە وەربگرین یعنی ڕەنگە ڕاستێمە بۆ خۆشی بۆ ئارامی خۆمانە ڕۆین بەڵام دەکرێمەش بکەینێت دەرفەتێک بۆەوەی کە کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک سوود وەرگرین لەم گەشتێکی دەکو باسمەگە لەو گەشتایینەکە یعنی تۆ کۆمەڵشت فێرەبی کۆمەڵێ وەکو بەڕێز باسی تۆشتە شوێنێک ئەچ وڵاتێک جگە لە کەسی وڵاتە کەسانی تریشنەکە بۆ گەشت هاتوون یعنی کۆمەڵێ مەسەن لەو گەشتەیە کۆمەڵ عادە دەبینی کۆمەڵ تەقای دەبینی کە پێت جوانە يعني هەستەکەی با لە خۆتا تطبیقیکەی یا کۆمەڵێ سەبرگرتن و یعنی یەکێ لە ونگانی سەفەر ئارامگرتنە بەڕاستی تۆ زۆر جارە بینی لە تابوورێکی دوور و درێژ ئاوەستای بۆ ئەوی یاریە تاقیب بکەیتەوە یا شتێ ببینیت یعنی بەڕاستی لە شوێنی خۆتا ئامادە نیە و نەچاوەڕێکی بەس لەوێ لەبەرەوەی نابێتەوە دووبارە نابێتەوە مەجبوری چاوەڕێکی لەبەرەوە یەکێ لە مکان گەشتکردنەوە کە فێری سەبرێکات و فێری تێکەڵبوون تەکە و فێری ئەوە دەکات ڕێزی کللتورە جیاوازەکان بگری بەڕاستی تۆ لەوێ بینی کەسی ڕەش پێش دەبینی سپی پێش دەبینی کەسی موسڵمانە بینی مەسیحی بینی یعنی لە هەموو شتێک جیاوازەکان دەبینی بەڵام تۆ ئینسانی دەبێت ڕێزی ئینسانیەتیوان بگری یعنی کۆمەڵە زۆر شتی گرنگ هەیە جگە لە چێژبینینەکە وەکو بەڕێزە باسە کرد ئەبێ لە سەفەرە بەڕاستی سوودی لێ وەرگری یعنی من هەمیشە وتومە ئینسان لە هەموو لەحزەیەکە شتێک هەیە کە بێ سوودی وەرگێت یعنی تۆ بینی کۆمەڵی عادەت و تەقالید هەیە لەو کەسانەیە خراپە لای بەکبوچوونی تۆ ئەبێ هەوڵ بە ئێوە لە تۆیان نەبێت کە هاتیتەوە یا بۆ منە کە هاتیتەوە بۆ شوێنەکەی خۆت باسی گەشتەکەت کەی کە بڵێ گەشت چی بە من بەخشی و فێری چی کردم و ئەبێ لە مەودووە چۆن بم چونکە ئەمە ئەبێتە بڵاوبوون سەقافەتی گەشتکردن یعنی بەڕێزە کە هاتی تەوانێ هیچ باز نەکەیت و هیچ نەڵیت ئەمە چۆن خانی خەڵکی بۆی گەشتکە لەبەرەوە زۆر گرنگە وەکو بەڕێزە باسە کرد کۆمەڵێ
شت هەیە لە گەشتە ئەبێ فێری بیت زۆر جارۆ بێتە دافع کاتێک کەسێک باسی شوێنێکە کات عادەتە قالیتێکەکە خۆشی شوێنەکە ئەکا یەکسەر کەسی بەرامبەری حەزەکە بۆ پلانەدانە ئەمیش بە هەمان شێوە ئەو سەفەرە بکاتەوە مەش ڕەنگە لایەنێکی دەرونی باشی هەبێت منەوە خۆم بەسەڵ ڕاستی من کەسێکی نزیک خۆم چووە ئاردان بۆ ئەو شوێنەکە ئاسەوارێکی تازەداندا نەزانم بەڕاستی پلەی هەشتەمیە یا حەوتەمیە زۆر تایبەت باسیە کرد یعنی ئەوەنە بە چێش باسیە کرد لەبەرە من بە تاکید پلان بۆ دانەکە بچم هەرە ببین وەکو بەڕێز باسە یعنی تۆ ئەبێت کەیتەوە لە گەشتەکەت ئوستازیان ئەبێ کەسێکی ئارامتر بیت نابێ ئاڵۆزتر بیت ئەبێ لەسەر خۆتر بی ئەبێ قسەت باشتر بێ ئەبێ هەڵسکوت باشتر بێ بەداخەوە ئێمە هەمیشە کەینەوە لە گەشت ئەوەنە هیلاک و ماندووین تاقەتی کەسمان نییە تاقەت هیچ شتێکمان نییە لە بۆ لەبەرەوەی و بەڕێز باس کرد پلانەکەمان غەڵەتە خۆی کاکەزان بە دیوێکی دیکەش هەندێک جار ئەو بڵاوکردنەوەی ئەو دیمەنانەی کە تۆ گەشتەکەی بێتە هاندان بۆ کەسانی دیکە من چەند ڕۆژەیە لە وڵاتی ئێران بڵاوم کردەوە زۆر خەڵک پرسیاری شوێنەکەی کرد ینی حتمەن ئەوەی پێم وتنەوە ئینوانەکەیتی و شوێنەکەی ئەو لەوکەیش نابڕۆن ئەوە زۆر خۆشە ئەمە ڤیددیۆکەیەتی ینی بۆ خۆی ئەوش بۆ خۆی هەر هەندانێکە کە کەسە گەشتی وستازیان من پێم وایە هەر کەسێکمان بەسمان بێتوانین گەشتکەین ڕاستی هیچ شتێ ڕێگر نییە یعنی لە ڕووی مادیەوە پارەکە ئێمە ئەوە بێ قیمەت نییە سوپاس بخوا قیمەتی هەیە بە تایبەتی لە وڵاتانی دراوسێمان لەبەرەوە ئەگەر کەسێک بیەوێت بەڕاستی ئەتوانە بیکات یعنی نابێت خۆ بڵێن وەڵا پارە نییە وەڵام موچەنی وەڵام چونکە ژیان نەڕوا ئوستاز یعنی ئێمە ئەمڕۆنێکین بەیانێکین سپێ ناتوانین بیکەین کەزان لە کۆتاییدا نەخۆشیە و گرفتێکی دەرونی هەیە بڵین ئەم کەسێک پێویستی بەوەی گەشت بکە لەبەرێکە ئەم کێشە دەرونی هەیە بەڵێ دەست خۆشتێکی باشە باس کرد لە ڕاستیە کۆمەڵێ بایپۆلەر هەیە لە ئینسانەکە لە ڕووی دەرونی و تووشێ بێت هەنێکیان جۆرە لە چارەسەرەکان گەشتکردنە بەڕاستی وەکو قەلەقی لە ڕاوچەی توند خەمۆکی ئەمانە دکتۆر تەواو کەسی پسپۆر پێی ئەڵێت کە پێویستی بە گەشتە لەبەرەوە جۆری لە عیلاجی دەرونیە با بڵێن خۆشمان ئوستاز یعنی خۆمان کە لەوچە بڵێ هیچ گرفتێکمانە بەس کە ئەچین بۆ گەشتەکە عین لە ڕووی دەرون زۆر ئارامە بین یعنی کۆمەڵە گرفت کە هەمانە خۆمان دەستنیشانمان نەکردووە ئۆتۆماتیکی لەوێ چارەسەرە بێت لەبەرە بەڵێ کۆمەڵە عیلاج هەیە یا کۆمەڵە نەخۆشی دەرونی هەیە کە بە گەشتکردنیەکە لە مەرجەکانی کە چارەسەر بێت گەشتکردن بەهێوەی کە ئەم ساڵ هەمومان سەفەرکەین ئەو کەسانەشی کە بینەرە بیسەرن حەزیان لە گەشتە بەجێ هێشتین ئەزیزان سپاسی بەڕێز کارزان جەمالەکەین کە ماستەریان هەیە لە دەروناسی و لەم تەوەرەیە باسی لە گەشتکردن کرد